و پیاوەکەم بڕیارماندا ئەم مەشروع بکەین بەیەکەوە لە دوایەوەی کە تعیینات نەبوو کە کار نەبوو بەتەمە بەیەکەوە یعنی اتفاقمان کرد کە مەشروعێکی عائلی بکەینەوە. مەشروعەکەمان ئەنتیکا کافەیە قاوە و چای و لەبلەبی و باقلە و زوڕات و ناوکەوە ئەو شتانەی لێیە. طبعا زۆر مهمە لە خانەقینش بزانم مەشروعی وا نەبوو کە ئێمە بەیەکەوە ئیشەمان کرد یەکەم دوو کەس بووین با بڵێن یەکەم ژن و مێرد بووین بەیەکەوە ئەو مەشروعەمان کردەوە. يا حبيبي يا حبيبي خەڵکەکە کە بینن ئێمە کە ژن و پیاوێکی لێرە ئیشەکەین ئەوان زیاتر سقیان ئەبێ و زیاتر پیان خۆشە بێ و یعنی شوێنەکە زیاتر کە عائلیە بێ زیاتر لەوەیە کە شەباب بێ. وەڵاهی مەوسمی خۆی بێ حەمدەلله باشە ئەمان باتە ڕێوە با بڵێن لە هاوین لە بەهار لەم ماوەیە خەڵک دەرەچێ خەڵک دێ بەسە زستان لە بەرەوی دنیا ساردە و ئێرە نزیک ئاوە ئەوە کەس نایە بۆ ئێرە. ئەو کاتانی کە داشی ئەخین بەڕاستی خەڵکەکە گلەیەکەن زۆر بۆ دایەخەن زۆر خەڵک دێن پێ ماڵێن بۆ دایەخەن بۆ نین بۆ دیار نین ئیتر کات توایە ساردەیە بارانە ناتوانین ئیش بکەین. أي مشروع عبر 4 سال دەست کردنی پێ من خۆم و خێزانم ئەیشینە ئیسە حال حاضری ئێمە خۆمان خزمەتی کەمن لە پاکی و لە هین کارەکەمان ئەوەسە لە دیواران تێ من تا سعات 12 شۆلێ لە مینی من بەس بۆ خێزان و عایلەی خانەکەین شەبابمان نییە شەبابمان دایناوە ئەگەرش بات بەستێت ئەوەنە قەحوەگە بەد و چدە و فرێ وەختەکان بەس عوال تێ دەرە لامان چونکە لە خانەکەین هیچ متەنەفەسی نێری بنەرە عوائل لێ زیاتر خەڵ خانەکەینم جا فرە حەز کە دەرچوون بالئەخەس لەقەی هین ئەو ئەڵوان ئەی شوێنە فرە جیاوازە لە شوێنەکانتر ناو خانەکەین ئەوە سەدی کەمە خەریکە ها دووبارە هەم تێدە ڕوح هاتێزێک ینی خێزانت کە وەل پیاوەگەی بوسێت فرە مهمیگە و یەک پشتبەسانی دیگەوە من احتباري كان